14 ساڵ بەسەر هەڵبژاردنەکانی 30 کانونی دووەمی 2005 پەرلەمانی کوردستان و عێراق تێپەڕ دەبێت کە تێدا کۆمەڵی ئیسلامی کوردستان دوور لە چاوەڕوانیەکان لە بارودۆخێکی سەخت و گەمارۆدراوی نێوخۆی و نێودەوڵەتی سەرکەوتنی بەرچاوی تۆمار کردو بە هەموو لایەکی سەلماند کە هێزێکی ڕەسەنی کوردیە و هەڵقوڵاوی ناوخاک و خەڵکی خۆیەتی. لە هەڵبژاردنەکانی ساڵی 2005دا هاوڵاتیانی هەرێمی کوردستان جیا لە دانیشتوانی ناوچەکانی دیکەی عێراق لە یەک کاتدا دەنگیان بۆ هەڵبژاردننی 3 ئەنجومەنی جیاوازدا کە ئەوانیش پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دهۆک بوون. هەڵبژاردنەکانی ساڵی 2005 لە کاتێکدا بوو کە کۆمەڵی ئیسلامی کوردستان لەژێر فشار و ستەمێکی بەرفراوانی نێوخۆی و دەرەکیدا بوو. لەلایەک مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لەلایەن هێزە ئەمریکیەکانەوە دەستگیر کرابوو. لەلایەکی دیکەشەوە ئەندام و کادرانی ئەو حیزبە لەژێر هەڕەشە و گوڕەشەی بەردەوامدا بوون. بەتایبەت دوای ئەوەی لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا زیاتر لە 600 ئەندام و کادری باڵای کۆمەڵی ئیسلامی لەلایەن هێزی دەسەڵاتداری سلێمانیەوە دەستگیر کران و بەرەو زیندان ڕاپێچ کران. ئەمە بەدەر لەوەی کە شەوانە و بەنهێنی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی وێنە و بانگەشەی لیستەکەیان هەڵدەواسی و دەیان کادریش لە کاتی هەڵواسینی پۆستەر و لافیتەی بانگەشەی هەڵبژاردن کەوتە بەرشاڵاوی ڕاونان و دەستگیرکردن و ئەشکەنجەدان. لە دوای دەستگیرکردنیشان هێزە ئەمنیە حیزبیەکان بەڵێننامەی وازهێنانیان لە کۆمەڵی ئیسلامی دەخستە بەردەم ئەندامەکانی کۆمەڵ. بەڵام لەبەر ئەوەی ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی وا فێرکرابوون کە باش بۆ پەیامەکەیان بدەن و لە هیچ هەڕەشە و گوڕەشەیەک سڵ نەکەنەوە سەربەرزانە ڕێی زیندانە تاکە کەسیەکانیان دەگرتە بەر و سەرەڕای ئەشکەنجە و زیندان ئامادە نەبوون واژووی ئەو بەڵێننامانە بکەن و واز لە کۆمەڵی ئیسلامی بهێنن. بەهۆی ئەوەی هەڵبژاردنەکانی 2005 یەکەم هەڵبژاردننی دوای ڕووخانی ڕژێمی بەعەز بوو هێزە سەرکیەکانی هەرێمی کوردستان بە هاوپەیمانێتیەک و لە یەک لیستدا بەشداری هەڵبژاردنەکانیان کرد. بەڵام هیچ کام لە هێزە پێکهێنەرەکانی لیستی نیشتیمانی دیموکراتی کوردستان ڕەزامەند نەبوون کۆمەڵی ئیسلامی کوردستان بێتە ناو لیستەکەوە. نەک هەر ڕێگا بە کۆمەڵی ئیسلامی نەدرا کە لە لیستی هاوپەیمانی بەشدار بێت بەڵکو هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوە و دیداری بەرپرسانی کۆمەڵیان ڕەت دەکردەوە و بە هیچ جۆرێک ئامادەی دانوستان و گفتوگۆ نەبوون لەگەڵیاندا. بەو هۆیەوە کۆمەڵی ئیسلامی پشتبەستوو بەخوای گەورە و پاشان حەکیمی و دووربینی سەرکردەکانی و دڵسۆزی ئەندام و کادرانی بڕیاریدا بە تەنها و بە لیستی سەربەخۆ بەشداری سەرجەم هەڵبژاردنەکان بکات. ئەمەش بوو بە مایی سەرسوڕمانی ئەو هێزانەی کە چاوەڕێی کۆتایی هاتنی کۆمەڵی ئیسلامیان دەکرد. بە جۆرێک سەرۆکی یەکێک لە هێزە سیاسیەکان کە ئێستا حیزبەکەی هەڵوەشاوەتەوە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی داوتی تەنانەت هەندێک حیزبی بچووکی وە کۆمەڵی ئیسلامیش بە تەمان کورسی بەدەست بهێنن. سەرنجام لە 30 کانونی دووەمی ساڵی 2005 لەو کاتەی نەیارانی نێوخۆ و دەرەوە بە ئارامی و وردی و بە تاس و شەوقەوە چاوەڕوانی ئاوابوونی خۆری کۆمەڵی ئیسلامیان دەکرد. هاوڵاتیانی هەرێمی کوردستان پەیامێکی شۆک ئامێزیان بە هەمویاندا و لیستی کۆمەڵی ئیسلامی توانی بە بەدەستهێنانی 2 کورسی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و 6 کورسی پەرلەمانی کوردستان و 2 کورسی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و کورسێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر پلەی دووەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەست بهێنێت. بەدەستهێنانی ئەو دەنگانە لە کاتێکدا بوو کە پێشتر و لە هەڵبژاردنەکانی ڕێکخراوە قوتابی خوێندکارەکانی کوردستان لە کۆتا مانگی ساڵی 2003دا ڕێکخراوی قوتابیانی کوردستانی سەر بە کۆمەڵی ئیسلامی توانی 4187 دەنگ بەدەست بهێنێت و پێگەی خۆی لە ناو قوتابیاندا پتە بکات. لە ئێستادا و پاش 14 ساڵ لەو هەڵبژاردنە کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لە هێزە سەرکیەکانی گۆڕەپانی سیاسی هەرێم و ڕۆژانە باڵیۆز و نوێنەری وڵاتانی زلهێز لە ئەوروپا و جیهان و ڕێکخراوە گەورە و نێودەوڵەتیەکان سەردانی کۆمەڵی ئیسلامی و ئەمیرەکەی دەکەن. لەگەڵ گەورەبوون و بە جەماوەری بوونیشیدا کۆمەڵی ئیسلامی جەخت لە زیاتر خزمەتکردنی دین و ژینی هاوڵاتیان دەکاتەوە.